ئێستا دەست بە تێکستەکە دەکەمەوە ئیتر وابزانە من زۆر شت ڕوون دەبێتەوە لە تێکستەکە خۆی ڕوونێکی لێڵە یعنی ڕوونێکە کاتێک ئاوا تۆ بە ڕوونیە توواڵە تێدەخوێنیتەوە بەڕاستی هیچی هیچی تیانە لەبەرەوە ئەساسێکی پێشینت دەبێت بۆ خوێندنەوەی تێکستە بە تایبەتی ئەمە حێواریشە تۆ کە دەخوێنیتەوە تەکەی کۆمەڵ سێ کەسی دانیشتوونە ڕاوە سە دەکەن و شتێکی وای تێن اینجا دیکات زۆر ڕوون دیکات لە ڕاستیان لەو کولتورە دوورکەوتوێتەوە کولتوری نووسین لەو سەردەما کە دەبایە بە میتۆدێک و بە ڕەسمێک و بە دیکات چۆن قسە دەکا ئاوا دەنووسێت ڕاستە تەنزیم و تەرتیبات هەیە لە تێکستەکانیان بەڵام ڕێخستنە هیچ ڕەبتێکی بەو ڕێخستەوە نییە کە لە سەردەما بۆ بەحسە ئێستا لەناو لێکۆڵنەوەی ئەکادیمیشە خۆتان دەزانن کۆمەڵە فراسی بەیە دەبێتەوە ڕەچاویان کەی تا بەحسەکەت ئەکادیمی بێت لە کاتێکا و ئەوانەی کە دانراون بۆی تۆ بەحسەکەی تۆ بەحسێکی ئەکادیمی بێ هیچی ڕەبتی بەوە نییە کە نەگەر کۆمەکت ناکە ڕاستێکی زانستی ئاشکارکەی بەڵکو لەوانەیە بێتە عەقەلە لە بەردەم دەرخستنی و ڕاستیش بەس چیە من ناونداوە مەنهەج و نەریتێکە تەبانەوە شەرعیەت دەدا بەچی بەوەی کە ئەو لێکۆڵنەوەی تۆ دەکەی زانستی بە یا زانستی یعنی ئەوەی ڕەوایەتی دەدا بە لێکۆڵینەوەیەک ڕێو ڕسمەکان نەوەتەوەن چۆتە ناو مۆزوعی ئەکادیمیاشە ئەو حەقیقەتە نییە کە تۆ لە ڕێگەی بەحسەکەتەوە ئاشکای دەکەیت یعنی خۆی دەبوایە پێوەری ڕاستەقینەی لێکۆڵنەوەیەکی زانستی ئەو حەقیقەتە وایە کە لە ڕێگەی ئەو لێکۆڵنەوە ئاشکرا دەکەیت بەڵام پێوەری زانستی بۆ بەحسێکی ئەکادیمی کۆمەڵە نەریتێکە تۆ دەبێت بە وردی پێڕەوی لە نەریتەکە بکەیت و ئیشەکەت بکەیت ئەگەر بێت و فعلەن هیچ ڕاستێکیش ئاشکرا نەکەی ئەوە گرنگی گرنگ ئەوەیە تۆ پێڕەوی لە نەریتەکە کرد ئەوەی کە هەیە مەکێشەکە دیکات بە پێم نەریتەن ئەوەندەی حەقیقەتەکە گرنگە لەلای گرنگ نییە لەلای ئەریان لە دەرەوە خەڵگام شتێک کە دەینووسێ بە زانستی دەزانێن بە بەحسی دەزانێن وە کاتێک کە تۆ حەقیقەتەکە لە پێشچاوت بوو لە لێکۆڵینەوە کە بگەیتە ڕاستی شتێک لە ڕاستیە ئەو عەقڵەتە خۆی ئەو ڕێڕەوەت بۆ دەکاتەوە کە تۆ لە ڕێگەیەوە دەگەی بە ڕاستیەکە یعنی بە مانایەکی تر گەیشتن بە ڕاستیەکان ڕێڕەوەیەکی پێشینەیان نییە هەر خۆی چوون بە شوێن ڕاستیەکە ئەو ڕێگایە میتۆدەکەی و میتۆدی دیکارتی کە دەتەوان دیکارت میتۆدی نییە بۆ مانایە کە باوەی کە ئێستا بە هیچ شێوەیەک میتۆدی بەڵام لە عینی کاتیشە دیکارت بە باوکی میتۆدی زانستی دەزانێت و میتۆدی نییە یعنی میتۆدێک لە بەردەمیان نییە بکەیان میتۆدێک لە عەقڵ خۆیان هەیە و عەقڵ لە ڕێگەی ئەوەی کە لەگەڵ یا دەڕۆیە و لێکۆڵینەوەیە بکە ڕێگاکەش خۆی تەحلیلیە بە زەما کاتێک تۆ دەتوانی بەم ڕێگایە بڕۆیت کە ئەوەی مەبەستە گەیشتن بێ بەڕاستیەکە یعنی گوێ بەوە نەدەیێت ئەم ڕێگایی کە تۆ پێی دەگەی بەڕاستیەکە لای خەڵک مەقبولە مەقبول نییە چۆنە ئەگەر تۆ بەو ڕێگایە بڕۆی خەڵک شتەکەت بە زانستی دەزانێت نایزانێت یعنی لە ڕاستیە بەحسی زانستی ئەوەی پێ دەڵێن زانست دەبێت حەقیقەت و ڕاستیەکان کە زانست بە شوێنیانە دەڕوە ئەوان حکمی کرد و دەبێت حکم لە دەستی منهەج و نەریتی زانستی وەربگیرێتەوە بۆی زانست فعلەن ببێتەوە بە زانست لەبەرەوە شتێک نییە بە ناوی میتۆدێکی پێشین تاوان میتۆدیش نەریتی بەحسە یعنی ئەو نەریتەیە کە بۆ نمونە لە زانکۆیەکات دەڵێ دەبێت پێڕەوی کەی بۆەوەی لێکۆڵنەوە کرد ئێستا با بینە سەر تێکستەکە بۆ ئەوانەی کە تازە بەشداری دەکەن تەمام تێکستە گفتوگۆیەکە لە نێوان سێ کارکتەرە کارکتەرێکیان خوێندنی بە هیچ شێوەیەک نەکردووە
کارکتەرێکیان هەرچی خوێندنەیە کردوویەتی و علمی دنیای پێ یەکێکیشیان چۆتە ناوە پرۆسەی فێربوونەوە بەڵام زانیوێتی ئەمە ڕێگای زانینەکە نییە ئەم سیانە لە گفتوگۆ ئێستا لە وانەی پێشوا باسیەوەمان کرد پۆلیندەر وەکو بڵێ خۆی بە بچووک دەزانێت لە بەرامبەر ئەو گفتوگۆیی کە دەکرێت پێی وایە شتێکی وا لەوانە نییە لەو گفتوگۆیە سوود وەرگێت بۆچی؟ چونکە ئەو بە پرۆسەی فێربوونا نەڕۆشتووە و ئەو ئاگاداری هیچ نییە ئەو یۆنانی نازانێ ئەو گریک لاتینی نازانێت تا کتێبەکان بخوێنێتەوە و ئەو هیچ نازانێت لەبەرەوە لەوانە نییە بتوانێت بچێتە ناو گفتوگۆیەوە و هاوڕێیەتیان بکات لە گفتوگۆکە ئیدۆکسیش دەڵێ بە پێشەوانەوە و تۆ ئەو ترسەت نەبێت ئەو بوو لە وانەکەی پێشوا باسی ئەو پەرەگرافە و کە ئیدۆکس قسەی تیا دەکات لەبارەی ئەوەوە کە پۆلیندەر لەگەڵەوەشا کە هیچ خوێندنی نەخوێندووە زانیارێکی وای نییە و گریکی نازانێ لاتینی نازانێ بەڵام لە عینی کاتە ئەو ئستادادی بۆ ئەم گفتوگۆیە زیاتر تایە لەوی تریان کە بۆچینە پێشینەکان بەری عەقڵی گرتووە و بە پێی ئەو بۆچوونە پێشینانە بیر دەکەن. طبعا ئەپسمۆن دەڵێ دوایەوەی کە ئەمەیە ئەپسمۆنەوەیانە کە زۆر زانەکەیە دایم باسی چی دەکات دەیەوێت چی بزانێت لەم گفتوگۆیە هەڵە بەڵام من کە حەزی زیاتری زانین لەلام زۆرە ینی فزولیەتی زانین بە خۆشحاڵیەوە دەمەوێت زیادەیە بخەمە سەرا یعنی ئەوەی کە ئێوە باس دەکات ئەوەی کە تۆ باست کرد یانە شتانی کە لەگەڵ لەبارەی پۆلیندەرەوە ئەویشەوەیە دەبێ هەندێک لەو ئاڵۆزیە تایبەتانەم بۆ ڕوون بکەیتەوە کە لە هەموو زانستێکە تووشیان دەبن سەریان جوملەیە بکەن دواتر جوملەکەی دوایەوە یعنی باسی ئەو ئاڵۆزیانە دەکا ئەڵێوانم بۆ ڕوون کەرەوە کە لە هەموو زانستێکە ئینسان تووشیان بەم بە شێوەیەکی بنچینەیش لەوەدا کە پەیوەندی بە نهێنی و نەرەکان و تارماییەکان و یانی ژوەکەکان و وامەکان و بە کورتی هەموو ئەو کاریگەریە سەیرانەوەیە کە دەدرێتە پاڵ جادوو ئەو کەسێک کە فزولیەتی زانینی تایە حەزی لە شتی عەجایب و سحری و جادوو و لە پێشتر وابزانم وانەکانی پێشوو باسی ئەومان کردەوە فزولیەتە چی دەبێت بەڵام لەم پەرەگرافا تەواوەوە ڕوون دەبێتەوە کە ئەپسمۆن کەسێکە دەیەوێت شتانێک بزانێت کە عەجایبە وام جۆرە لە کەس کە شتانێک دەزانێت شتی عەجایب دەڵێت ئێمە هەست دەکەین زۆر دەزانێت و بە کەسێک کە دەڵێن زۆر دەزانێت مەبەست لەمەیە دنیای زۆر بینیوە زۆر دەزانێت و زۆر شتی لەم بابەتە زۆرانە و بە پێچەوانەشەوە ئیدۆ کەس باس لەوە دەکا ئەڵێ من خۆم و بەرمیلەکەم بەسە بەرمیلەکەی دۆچین یعنی ئەو داوای بەرفراوانبوون لێ دەکام داوای ئەوە لێ دەکا کە ئەو شتانە بەرتەسبوونەوە بۆ حدودێکی زۆر بە معنایەکی تر زانی مەساحەی زانی لە مەساحەیەکی فراوانەوە کە هەموو شتێک بگرێتەوە مەساحەیەکان پەڕۆپەڕی دیانە بچووک دەکرێتەوە لای ئیدۆکس بۆ مەساحەیەکی زۆر بچووک کە لە خۆم تێن نەپەڕێت یعنی چی؟ یعنی من بۆ ئەوەی تەنانەت لەبارەی گردوونەوە بزانم پێویستم بەوە نییە لە خۆم تێپەڕم بۆ دەرەوەی خۆشم و ئەوەی پێداوم کە لە خۆم تێنەپەڕم بۆ دەرەوەی خۆم چییە؟ عەقڵ ئەی چۆن عەقڵ ئەمە دەکات چونکە عەقڵ یاسا پێشینەکانی تیایە و بەبێ ئەو کۆدانە و بەبێ ئەو ڕەمزانی کە لەناو عەقڵان کۆدانی لەناو عەقڵان ممکن نییە ئێمە ئەسڵەن هیچ لەبارەی گەزوونەوە بزانین و بەبێ گەڕانەوە بۆ ئەو کۆدانە تەبیعە ئەوەی کە پەنهانی کردووە وەکو قەوانین و یاسا ئاشکرای ناکات بۆ ئێمە
لەبەرەوە بەل لەوەی ئەسڵەن ئێمە سەیری دەرەوە بکەین دەبێت لە عەقڵا ئێمام دەرکەمان لەبەرەوە من پێویستم بە چییە ئەو کاتە؟ پێویستم بە بچووکردنەوەی حدودەکانێ یانی بە یەک سێرکردنی گردوون و ئەوەی کە دەبینی مەستێرانت دەجوڵێنەوە تۆ دەکرێت یەک وێنە لەو گردوونە بگریت و بێنیتە ناو عەقڵتەوە دەست بکەیت بە فەحسکرد و دەکرێت لێرەوە لە مەوزوعی جوڵە هەوڵ بدەیت بچی بە شوێنی بزانی نام جوڵەیە چۆنە بەبێ ئەوەی تر تۆ پێویستت بە شتێکی تر و تێڕامان لە جوڵەیەکی سادە کە دەکرێت بتگەێنێتە باش ینی قانونێکی بنچینەی لە مەوزوعی جوڵە ئەو کاتە تۆ تەنانەت وێنەیەکی ئەمە وەردەگریت و ئیتر لەگەڵ یادەوێت وەزەینت ئەمە وەردەگرێت دەیباتە ناو تاقیگەیەوە کە ئیتر عەقڵ لە ڕاستیە تاقیگەی ڕاستەقینە بۆ گەیشتن بەو یاسایانە زەینی ئینسانتۆیەت یعنی تاقیگە دەرکیەکان نییە و هەرگیز ئەوەی کە ئەساسیە و بنەماییە لە زانستی تەنانەت زانستە سروشتیەکانیشە لە ڕاستیە لە ناو تاقیگەکانە کەشف نابێت تاقیگە دەرکیەکانە لە ناو تاقیگای زەینا کەشف دەبێت بەل لەوەی لەوێ تاقیگە دەرکیەکان بۆ وەکو بڵێ دڵنیابوونەوەیە لەوەی کە لە زەینا دەرکت پێکردی بۆ پاڵپشتیکردنیەتی بەوەی کە واقعیە ئەوانە فکرەکان ممکن نییە لە دەرەوە تۆ وەریان لەبەرەوە دیکارت پێی وایە یا ئیدۆکس کە دەنێری دیکار یانی دیکار دەنێنێ لە حوارەکە دەبێ ئەو مەساحانە بچووک بکرێت و دەبێت فعلەن ئەوەندە بچووک بکرێتەوە تا ڕێک مەساحەکە دێتە ناو خۆن نەک تۆ لە ناو مەساحەکە یعنی وای لێ دێ ڕێک بە پێچەوانەوە لە جاتیەوەی تۆ لە ناو دنیابی ڕێک دنیا لە ناو تۆ دەبێت یعنی دنیا بچووک دەبێتەوە بۆ ئەوەندەی کە لە تۆ ڕێگەی وفعلا ئەوەی کە لە تۆ ڕێگەی دەبێتەوە و ئەو تاقیگەی کە لە تۆ لە وجودی تۆ هەیە تاقیگەیەکە زۆر زۆر فراوان یعنی ئێمە دەکرێت لە ڕێگەی یەک وێنەوە کە لە دەرەوە وەری دەگرین زۆر زۆر کوم بڕۆین لەو مەساحەیە زۆر زیاتر بڕۆین کە هەستەکانمان بۆمان دەڕێت لەبەرەوە دیکارت پێی وایە دەبێ ئەم مەساحانە بەرەبەرە بچووک بکرێت بەڵام ئەم چی دەوێت ئەم دەیەوێت بزانێ ئەرێ جەموجانوەر چییە جنۆکە چییە جادوو چییە زیحر چییە تەواهمات چییە دیارە لەو زەمەنە شاو بەزمە هەبوو خەڵک تارمایی و شتی بام کردووە و نازانم ئەم شعوەزە و سەحر و بەزم و ڕەزمە دەڵێ منیش من دەمەوێت باسی ئەوە ئەو شتانش یعنی لەکوێوە لەوە دەڵێ ئەوەی کە لە هەموو زانستەکانە ئاڵۆزە و تووشی کێشم دەکات ئەڵێ مەبەستیشم چیە دوایەوە بە شێوەیەکی بنچینەی لەوەدا کە پەیوەندی بە نێنی هونەرەکان و کارماییەکان و وەمەکان و بە کورتی هەموو ئەو کاریگەریە سەیرانەوەیە کە دەدرێتە پاڵ جادوو دەبێت ئەل لە ڕێگەی ئەمە تێبگەینەوەی کە زۆرزانەوە فزولیەتی زانستی تۆ چی لێ دەکات و ئامانجەکەی چییە ئەڵێ چونکە من پێم وایە سێریان پاسە یعنی ئەڵێ غەڵەت تێمە تۆ من بە بێعەقڵ تێمەگە کە باوەڕ بەو شتانەکەی بۆ ئەوانە من ئەمەم بۆ شتێکی تر یعنی پاساویش دێنێتەوە بۆ ئەوەی وەکو بڵێ پێی عەیب بوو بێ کە ئەمەی وتووە پاساوەکەی چییە ئەڵێ چونکە من پێم وایە کارێکی شیاوە ئەو شتانە بزانێت یعنی کارێکی شیاوە یعنی وەکو بڵێ عەیب نییە بیازانێت یعنی خۆشی دەزانێت شتەکەی مەعقولە یعنی لە ناو زانستا تۆ ئەمە بێنێتە ناوە من دەمەوێت لە نهێنی جادوو تێبگەم و هەموو ئەوەی کە ڕەبتی بە جادوو و سەحر هەیە ئەڵێ بۆچی پێم وایە کارێکی شیاوە ئەو شتانە بزانین بەڵام نەک بۆ بەکارهێنانیان ئەڵێ من نامەوێت تۆ سەڕی ئەم شتانم پێ بڵێ لەبەرەوەی بەکاریان بێن و منیش بما جادوگەر ئەڵێ بەڵکو بۆ ئەوەی هیچ شتێکی نەزانرا و ویوا نەمێنێتەوە کە توانای ئەوەی هەبێ بڕیارەکانمان بێنێتەوە یعنی خەمین ئەوە دەبێ ئەمە تەنابووەم دەوێت کە ئێمە لە مەوزوعی زانستەکە بچینە پێشەوە مەبەستمەوە نییە کە ئەو شتانە بزانین لە کاتێکە ئەمانە هیچ ڕەبتێکی ئەسڵ یانی دیکار یعنی هەستەکان گەورەترین ساحرە گەورەکە هەستەکانیان
هەستەکانن شتێکی گەورەمان بۆ بچووک دەکەنەوە و بە بچووک پیشانمان دەن و بە شتێکی چوزانم ڕەش بەسپی پیشانمان دەدەن و فلان بە فلان پیشان و ئەویشیش لەسەر ئەوە دەکات چۆن ئەمەستانە لەو سەحرە بەتاڵ بکرێت یعنی وەزیفە ڕاستەقینەکەی خۆیان لەبەرەوە ئەم کێشەی لەگەڵ جارە وەهمە هەیە کەچی ئەویش داوای ئەوەی لێ دەکات دەڵێت تۆ دەبێت نێنی ئەو وامانم پێ بڵێ یعنی نێنی خەڵەتانی خەڵکم پێ بڵێ و ئەوە هونەرە نایە تەمامەوە لەگەڵ سۆفسپایەکانە یەک دەگرێتەوە کەوان پیان وایە یعنی شتانە گەیامانە بۆ منە وتاربێژی جۆرەکە لە سەحرکردن لە بەرامبەر ئەوان بە هونەری دەزانن ئەوە سوکرات دەڵێ ئەمە هونەر نییە جۆرەکە لە لێهاتووی و لێزانی وەکو چۆن کەسێک لە چێژلێنان شارەزایە دەزانێت چۆن چێژێک لە چێشتەکە دووسکە خەڵک حەزی پێ بکە ئەمەشە شتێکی لەو بابەتەیە یعنی هونەر نییە چۆن چێژلێنان هونەر نییە وتاربێژیش هونەر ئەوەی هێدۆکس ئەڵێ ئەو دەدەم هەردووکتان بە خواستەکانتان بگێن بۆ ئەمە شتێک ڕوون بۆ ئەوە شتێک ڕوون بێتەوە دەبێت تۆ کۆتایی ئاگاداری یعنی شتێکە بوو بە جێگەی باسمان دەبێت تەرکیزمان لەسەر شتە بێ نابێت مۆزوعی تری لێ بکەینەوە بچین بەم نەوەدا وە خۆتان لە گفتوگۆ ڕۆژانە دەبینن کەسێک شتێک دەڵێ هەرگیز تەرکیز نییە لەسەر ئەو شتە جێ دەیان دەکاتەوە یعنی کۆمەڵە فەرعی تر دەکرێتەوە دەرگای تر دەکرێتەوە دەشێنا ئەو شوێنانەوە قسە دەکرێت و هیچیش بەهیچ نابێت بۆچی چونکە ئەو شتێکە دەبێت گفتوگۆکەی لەبارەوە بکرێت و تەحقیقی لێ بکرێت بیر دەچێتەوە وەشتانێکی لاوەکی دەکرێن بە جێگەی باس ئەڵێ دەبێت زۆر ئاگادار ئەو شتێک کە کردمانە جێگەی باس نابێت فەرعوفرەوە ناولێ دەبێت تەرکیزی کامل بخەینە سەر ئەو خاڵ ئەڵێ پۆلیندەر ئەمە تەمان ڕوو دەکاتە پۆلیندەر سەرەتا من دەمەوێت لە نێوان خۆماندا لە هەموو شتێک بکۆڵین کە لە ناو جیهاندا هەیە لە هەموو ئەو شتە بکۆڵینەوە کە لە ناو جیهاندا هەیە و لە خۆشیاندا پشتینیان دۆکەین یعنی ئەو شتانەی کە لە جیهانەیە لە هەموویان بکۆڵینەوە لە هەموویان چۆن دەخۆڵین مەبەستی هێدۆکس چییە لە هەموویان طبعا ئەگەر لە هەموویان بکۆڵینەوە مەبەست لە زانیاری بێ فەرەز بزانین چەند ئەستێرە بە ئاسمانەوە هەیە ئەمە نییە مەبەست لەوەیە دەبێت لە هەموو ئەوە بکۆڵینەوە کە حکمی چی دەکات ئەوە دەکات کە لە گەدونە بۆ نمونە یاسای جوڵە لە ناو هەموو تەنێکی گەردونیا حکم دەکات یعنی لە ناو هەموویان ناچیە یەکە و من ئەم یاسایان لە یەکێکیانە کەشف کرد چۆن کار دەکات دەتوانیانی چی یانی لە ناو هەموو ئاوانێتیشا کەشف بۆچی چونکە یاسای جوڵەکەی یەک بەڵام ئەگەر بمەوێ من لە هەموو ئەوانە بکۆڵمەوە یانی چی یانی بمەوێ لە شتەکان بکۆڵمەوە نەک لە بنەماکانیان ئەوە لە هەمووی ناخۆڵێتەوە چۆن تۆ یانی هەر ناکرێت بۆ هەر دانیشی ئەستێرە بژنێری کار بژناکە چۆن دەکۆڵێتەوە بەس بیش دیار لەبەرەوە لێرە دەبێت وا تێبگەین کە دەڵێ بە ئێرە لەم مەجلسا لە هەموو شتێ بکۆڵینەوە دەبێت تێبگەین لە بنەماکان دەکۆڵێتەوە تەمان بنەماکان لە ڕاستیا دەکرێت لە دانیشتنیەکی ئاوا لێیان بکۆڵێت بەڵام ئەوەی بنەماکان حکومیان دەکەن ممکن نییە لە دانیشتنێکی ئاوا و ملیۆنە دانیشتی هاتی ئاواشە بەت ئەمانە دەبێت ڕوون اینجا بە ئیسمۆن دەڵێ چی؟ ئەڵێ ئیسمۆن تۆش تا دەتوانی قسەکانمان پێ قسەکانمان پێ بەبڕیانیشی یعنی مۆزوعی لابەلا مەکەنەوە تەرکیزمان لەسەر مۆزوعەکە لامە چونکە ئەو مەبەستەی کە لەوەدا هەیە تۆ دەیڵێیت زۆر جار ناچارمان دەکات لە بابەتەکەمان دوورکەین ئێستا باسەر لە نوێ ئەوەی تەبان دایمە خەیاڵی لای ئەوەیە معلومات بزانێ هینی نییە مەرکەزی یعنی خاڵێک دانێ لەگەڵ یا قسە بکە ئیتر هەر لە خۆیەوە بە ناویستانە هەر بە حاڵ شتێکە بێت لە شتێک بچێ زانیاریەک دێتەوە خەیاڵی و زانیاری تر دەست دەکات بە حکایەت تۆزێکی تر بڕۆ وشەیەک بەکاردێنی ئەو وشەیە حکایەتێکی تر دێنێتە ناو زەینی دەست دەکات بە حکایەت ئیتر حکایەت لە دوا حکایەت زانیاری
بۆ دەڵێ و ئەمەش هیچ ڕەبتێکی نامێنێ بەچێەوە بەر لێکۆڵینەوەکەوە یعنی ئێمە دەبێت بەڕاستی ئەم دوو جۆرە لە گفتوگۆ جیاکەین یعنی گفتوگۆیەکیان هەر زانیاریە و فرێدە ئەوی تریان لە خاڵێکا تۆ وردەبیتەوە و بە شوێنیان دەچی و ئەمە بە ئارگۆمێنت دەکرێت و لە گفتوگۆکەی ترا ئارگۆمێنت نییە یعنی بڕیار ئەحکام شتانێکی لەو بابەتێک بە هیچ شێوەیەک ئارگۆمێنت بزوری یعنی تۆ ناتوانی بکەویتە گفتوگۆ لەگەڵ کەسەکە بۆ ئەوەی پێکەوە بەڵگەکاری بکەن لەسەر و ئەمە قبول ناکات قبولی ناکات هەست دەکامان و دەبێت هەست دەکا شتێکی بێمانایە و ئەم جۆرە لە گفتوگۆ کە بەڵگەکاری تایە بەڕاستی من زۆر کەم بینیم یعنی من کەم دانیشتوم لەگەڵ خەڵکێکە و تەنانەت ئەگەر بۆ گفتوگۆش دانیشت بین یعنی وەکو بڵێ ئەوەی کرابێت و ڕازی بوو بێ بەوەی کە ئێمە دەست بکەین بە ئارگۆنەسازی لە مەوزوعات و ئەو شتێک کە دامان ناوە بە کۆڵی بچین لەگەڵ تاوان جگە لەو برادرانەی کە لەو کۆرسەکان کانتە کۆرسەکەی کانت و کۆرسەکانی دواترا بەشدار بوون ئەوانە یعنی خۆشیان هەر جای دەکەنەوە کە ئەو فەزایی پێکەوە کۆ دەبینەوە جارجار گفتوگۆی تیا دەکەین فەزایەکی تەواو جیاوازە لەو کۆبوونەوەکانی ترێ چونکە گفتوگۆکانی تر دەبێ ئارگۆمێنت سازی تیان بکرێت یعنی بەبێ ئارگۆمێنت نابێ شتێک بچێتە پێشەوە کۆمەڵێ بڕیار و ڕێی و بۆچوون نییە هەڵێ ئێستا باسە لە بنە دەست بە لێکۆڵینەوە لە هەموو ئەم شتانە بکەین بەڵام لە ڕوانگەیەکی ترە ئەڵێ ئەو شتانەی کە ئێمە وا دەزانین لەبارەیانەوە دەزانین ئەو شتانە ئەڵێ وەرە با جارێکی تر ئەم شتانە بێنینەوە لێیان کۆڵینەوە واز لەو زانینەی کە هەتە لەبارەیانەوە واز بێن یان وەکو وایە ئێستا ئێوە کۆمەڵی ئەفکارتان هەیە لەبارەی گردون و پەیدابوونی گردون و لەبارەی خوا و لەبارەی مرۆڤ و لەبارەی ویسک و لەبارەی هەر شتێک لەم شتانەوە من بڵێم بە ئێوە ئەوانە لابن وەرن بەبێ ئەوانە دەست بکەین بە بەحس و لێکۆڵینەوە با بچینەوە بۆ ئەوەڵ جار و ئەم زانینە لابە باشتەکان جارێکی تر سەر لە نوێلیان و بەو ڕێگایە لیان ئەوەی کە هەیە بۆوانە وەرن با لە ئەلفەوە ها دەڵێ با لە ئەلفەوە دەست پێ تەمان ئەم دەست پێکردنەوەیە ئەوە شتە گرنگەکەیە ئەوە مۆزوع گرنگەیە ئێستا یەکە لە ئێوە لە ناوبیرکردنەوەی خۆیان کۆمەڵێ ئەعتیقادات و بیر و باوەڕ و بۆچوون لەم لای هەیە لەبارەی شتەکان دەتوانێت ئەو بیر و بۆچوونانە لابە و دەست بکا بە لێکۆڵینەوە لە شتێک لە شتەکان هەر شتێک لە شتەکان کە زۆر نزیکە لێتەوە دەتوانێت لێکۆڵ یعنی ئێستا بۆ نمونە ئەو کورسیەی دانراوە ئێستا ئێمە دەتوانین دەست بکەین بە لێکۆڵینەوە لەو کورسی بەڵام ئێمە ئەو کورسیەی دانراوە لەبەرەوە هەموو بەکارهێنان ماوەڵەمان لەگەڵ کردووە لەوانەیە حیچ نەزانین چی لێ بکەین بەس ئەم کورسیە ئێمە دەتوانین لێی بکەین چۆن ئەم کورسیە چۆن بە چی هێنا چی وای کردووە ئەم کورسیە هەبێت بۆ ئەوەی کورسیەکمانە بێت چی پێویست بۆ ئەوەی کورسیەکمانە بێ کۆمەڵە شت پێویستە ئەی ئەوانەی کە ئەگەر نەبن کورسیەکە هەرەیە چییە یعنی ئەو شتە زیادانەی کە پێویست نییە بۆ وجودی کورسیەکە لە ڕێگەم پرسیارەوە تەحقیق لە وجودی ئەم کورسیەکە بکەین چۆن ئەم کورسیە ئەگەر هەر ئاوا هەر یەکە لە ئێمە ئێستا بیری لێکاتەوە لەوانەیە یەکەم شت بێتە پێشچاوی بڵێ ئێمە بۆ نمونە پلاستیکێکمان پێویستە یا تەختەیەکمان پێویستە بۆ ئەوەی ئەم کورسیە ببێت کەواتە توخمێکمان هەیە کە مادەی ئەو کورسیەیە دەبێت و توخمە ئێستا یەک لێوە بیرکەنەوە زین چی تر دەبێ هەبێ بۆ ئەوەی کورسیەکە هەبێت ئەگەر نەبێ کورسیەکە نابێت چی تر هەبێت ئەوە مادەکەمان هەیە چی تر هەبێت ئەگەر بۆ دانیشتن کورسی بۆ دانیشتن دروست نەکەی ئەم فکرەی دانیشتنە نەبێ لەسەر شتێک هەرگیز ناتوانیت بیر لە سوورەتەکەی بکەیتەوە چونکە ئەو سوورەتەی ئەو فۆرمەی کە هەیەی لەسەر ئەساسی چی بژێری کراوە وەزیفەکە
هاي لەوانەیە کەسێک لە شوێنێک لەسەر بەردێک دانیشتی بێ و پاڵی دادەتەوە بە بەردێکی ترەوە هەستی کردبێ ئاوا ئیسراحەتە دانیشێت ئەمە فۆرمەکەی دانیشتنەکە یعنی وای نەکردووە کە ئەو فۆرمە بیری لێ بکات. ئەمە ئێمە دەتوانین بە شوێنیان بڕۆین هەر لەسەر ئەم کورسیە چی بکەین؟ ئەوەی کە زەرورە بۆ بوونی هەر شتێک کە هەیە بەدەست بێت. کارۆسۆ پێ دەڵێت چوار ئەلەتەکەی بوو، چوار هۆکردەکەی باشە هۆکار جیاوازە. طبعا ئەرستۆ هەر هەردووکی بۆ هۆکار و کردیش یەخشت بەکاردێنن. هۆکار لە ناو کارکردنایە شتێک پاڵ دەنێ بە شتێکەوە شتێک دەسووتێنی ئەمە هۆکارە سەبەب لە عەرەبی سەبەب و عیلەتمان هەیە بەس ئەمانە وەکو مانا بەڕاستی جاکردنەوەیەکی ورد نەکراوە بەم مانایەکە بەس هۆ کرد من و لە کوردیا و کردم بۆ دانا هۆ کرد بۆ مانایی وەکو چۆن دەڵێ دەست کرد ئەوەی کەوا دەکا شتێک دروست بکرد شتێک وجود پێیان ئەمانە هۆکردەکان چوار هۆکردەکە. ئەم چوار هۆکردەکە ئێمە لەم کورسیە دەرمانهێنا لە عینی کاتا چین بۆ شتانێکی تریش دەست بۆن ئێستا لەوانەیە زۆر سێر بێ ئێمە بڵێن ئادەی بە ئەم چوارە کە یەکیان مادەیە یەکیان فۆرمە یەکیان وەزیفەکەیەتی ئیشەکەی کە دەیکا ئەنی ئەو ئامانجەی کە بۆی دروستکراوە ئەوی تریان کاراکەیە کە دروست یعنی دەبێت کارایەکە بێ بۆ ئەوەی ئەو کورسیە دروستکە کە ئەم سیانە پێکەوە خۆکات. باشە ئێستا لێرە ئێمە دەتوانین بۆ نمونە ئێستا من بە ئێوە بڵێم ئێستا چوار هۆکارەکەمان زانی چی ئەمە تەمەن کە باسی دەکەین مەبەستم ئەوەیە ئەوەی خێتابیە لەگەڵ ئەوەیە بە ئەرگۆمێنت گفتوگۆ دروست دەبێت جاکی ئەوەی کە لە گفتوگۆکانمان ناوتم بە پەرت و بڵاوی هەر معلوماتە دێتە زەیمان و قسە دەکەین لێرە ئیتر معلومات چی لێرە لەم دۆخە معلومات فریامان دەکەوێت لێرە ئیتر تۆ دەبێت خۆت بیرکەیتەوە لەم کورسیە بزانی چی دڵی پێێتەوە کاتە پێویستت بە چی پێویستت بە معلومات بەڵام کاتێ منم چوار عیلەتە بۆ تۆ باز دەکەم و یەکێک دەپرسیە وەرە با تەحقیق بکەینەوە چوار عیلەتە دەربێنی وە تۆ وەکو معلوماتێک لاتە ئەمە چی دەبێت ئەمە دەبێتە معلومات گۆڕینەوە ئەی دەبێت تۆ چی بکەیت دەبێت ئەگەر ئەمانەشت لیست بێ فڕی دەیتە ئەو لاوە بۆەوەی خۆت بچی تەحقیق لە کورسەکە بکەیت تا چوار بنەماکە دەبێت ئەوەی کە بەکو معلومات وەرگرتووە ئەگەر بیخەیتە بەردەم شتێک بڵێ ئادەی چوار عیلەتی ئەمەم بۆ دەربێنە ئیتر دەوەستێت بۆن ئێستا من بە ئێوە دەڵێم ئەم زمانەی کە من قسەی پێ دەکەم بە ئامان شێوە چوار عیلەتەکەی لەسەر ئەساسی ئەو چوار عیلەتە وە دەبێ ئەو چوار هۆکردە هەبن تا ئەم زمانەی من قسەی پێ دەکەم هەبن و ئەم قسانەی کە من دەیکەم هەبن تا ئەم قسانەی من دەیکەم ئادەی چۆن دەتوانین ئەم چوارە لە ناو ئەمەی کە من ئێستا دێڵێم دەربێت مادەکەی چییە؟ چونەتەکێ مادەی ئەمەی کە دەڵێم عێرفان ئەڵێم بەهمەن ئەڵێم ئاکۆ ئەمەی کە دەیڵێم مادەکەی چییە؟ مادەی کورسیەکە هەسێکەن مادەی ئەم کورسیە ئەو ئاسم و پلاستیک وش دابنێن نێزێکمان ئەمە مادەکەی تەختەیە تەختە مادەکەیەتی مادەیە کە لەویا کەوتووە فۆرمێکمان تێداوە بۆ دەمە ئەمەی کە من دەیڵێم مادەکەی ئاخە وشەکە خۆی مادەکە وشەی مادەکە چی کەمە من دەڵێم عێرفان ئەمە وشەکەیە ئەمە کورسیەکەی عێرفان کورسیەکەی ئەم دەنگێکە دێتە ئەوەیە کە لە بوونا هەیە و ئێمە وجودمان پێداوە بوون مادەکەی چی مادەکەی ئەوەیە کە لە وجودایە ساڵی عێرفان ئەوەی کە لە وجودایە مادەکەیەتی یەی ئەم مادەیە خەیتە ناو وشەکە واز وێنەیە گریتەوە نا ئەوە تۆ باسی مەدوود دەکەی ئێستا ئێمە تەنها دالەکەمانەیە من دەڵێم عێرفان ماناکە لێ دەکەم چونکە معناکە ڕەبتی نییە لە ڕاستیانە وشەکەەوە ئەوە سۆسەر گەورەترین غەڵەتی کرد کە پێی وابوو دال و مەدلول
وەکو سوورە و مادەوان لکاون بەیەکەوە ئەمە شتیوانە معنى خۆی فۆرم و مادەی خۆی هەیە گوتن بۆ کراو کە گۆی دەکەی ناویش فۆرم و مادەی خۆی هەیە ئێستا من باسی ئەوە دەکەم ئەوەی کە دەڵێم عێرفان مادەکە مادەی ئەم ئەوەی کە هەیە مادەکە مادە گوستەکە بێنە پێشتانە تەختەکەیە ئەی عێرفان لە چی دروست بووە مادەکەی ئەو دەنگەکەی کە دەیڵێم چییە؟ دەنگایە مادەکەی؟ دەنگیش نییە چییە؟ هەوایە هەواکە کە نایەتە دەرێ ئەمە وەکو تەختەکە وایە دەنگە ژێکانم ئەوە دروستی دەکەن فۆرمەکەی دەدەن فۆرمەکەی پێدا دێتە دەرێ دروست دەبێت یعنی چی؟ یعنی هەواکە چییە؟ هەواکە مادەکەیەتی هیولاکەیەتی ئەی فۆرمەکە چییە؟ ئەی پاڵیەکەکە هەر دەنگەکان خۆیان دروست دەکەن پەڕەن تۆ دەڵێی مین ئەمە دەستگایەک هەیە فۆرمێکی دەداتی ئەو هەوایە کە دەڕوا ئەو هەوایە گرتن و بەردانی کاتێک کە تۆ پێنی ئەم هەوایە شەپۆلە تەسویرکەی لەسەر شتێک ئەوە دەتوانین ناوەکە بە شەپۆل چی بکەیت؟ دیاری بکەیت ئەو شەپۆلە فۆرمی چییە؟ ئەو فۆرمەیە کە دراوە بە هەواکە بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوەی ئەم دەنگە عێرفان هەبێت ئێستا من دروستی دەکەم کە دەڵێم عێرفان ئەوە دروستکردنەکەی ئەی کاراکە کێیە منم کە دروستی دەکەم من چی دەکەم؟ ئەم فۆرمە دەدەم بەم هەوایە ئەوە دەردەچێت ئەی ئامانجەکە چییە؟ ئەوەیە من گەیاندی مانەکەی ئامانجەکە بۆ گەیاندنی شتێکە چۆن کلاسێک بۆ گەیانی ئاوێکە بەستەمان دیس و سۆر دەڵێ چی؟ دەڵێن معناکە و دال و مەدلول هەردووکیان عەلامە دروست دەکەن ئاماژە دروست دەکەن یعنی ئاماژە پێدەر و ئاماژە پێدە هەردووکیان پێکەوە ئاماژە دروست دەکەن و ئەم پەیوەندیە وانیشان دەدا وەکو مادە و سوورە وابێت بەڵام ئەمە وایە ئێستا بینە سەر معناکە ئێمە من دەڵێم درەخت ئێستا زانیمان مادەکە و شتەکەی ئەی معنای درەخت ئەویش مادە و سوورەیە ئەویش چوار عیلەتەکە حوکمی معنای درەخت چییە؟ کە ئێمە دەڵێن درەخت چی لە مێشمان؟ ئەو وێنەی درەختەیە کە لە زەیمانە دروست دەبێت باشە ئەم وێنەی لە زەیمانە دروست دەبێت کوا مادەکەی کوا هیولاکەی کوا مادەکە کوا سوورەکە کوا تیرۆسەکە ئامانجەکە کارەکەوە دیارە کارەکەش کوا مادەی سوورەکە چی؟ مادەیەکی زێنیە لە ناو زێنە ئەو مادە زێنیە تەبەن بە فیزیکی یعنی هیچ جیازێک ناتوانێت ئەو سوورەتەی درەختێک کە من دەیبینم نەقلیکە نییە یعنی ئەم مادەیە تا ئێستا مادە سایکۆلۆژیە کە هەیە بەڕاستی نەکرا بە هەر نازانم باسیش نەمینەوە باس بکرێت یعنی مادەیە کە ئەوەی کە هەر وەکو ڕەنگێک وایە تۆ ڕسمی درەختەکەی پێ بکەی ئەم ڕسمەی پێ ڕسمی شتێک بخەیتە نەقڵکەی بۆ شتێکی تر بۆی نەقلیکەی تۆ پێویستت بە چێ؟ پێویستت بە مادەیەک هەیە تەنها سوورەکە لە دەرەوە ئێستا درەختەکە ئایدیاڵەکەی چییە؟ تەنها ئێمە سوورەتەکەمان وەرگرتووە یعنی فۆرمەکەیمان وەرگرتووە بردومانەتە ژوورێ باسی درەختێکی واقعی دەکەم کە دەچێتە ناو زەین و درەختەکەی ناو زەین معناکە درەختەکەی ناو زەینە درەختەی واقعیەکە نییە ئەوە یەکێکە لەو شانەی کە سۆسۆرێ میکرد یعنی کە ئەسڵەن ئەوەی مەرجەعەکە ئەوەی کە درەختەکەی لە دەرەوە ئەو فڕی دایە دەرەوەی زمان دال و مەدلولە دال و مەدلول ئاماژە پێدەر و ئاماژە پێدرا و ئاماژە پێدەر ئەوەی کە ئاماژەکە دەدا لەگەڵ ئاماژە پێدراوەکە ئاماژە پێدراوەکە وێنەکەی ئاماژە پێدەرەکە درەختەکەی ئەوەی کە بۆی دەبێت ئەو پێ وایە بە هەردووکیانەوە چی دروست دەبێت؟ ئاماژە دروست وەرحاڵ معناکەش چی هەیە؟ ئایدیاڵ هیولای هەیە و ئامانجێکیشی هەیە و فلانیشی ئەمانە هەمووی دەتوانێت دیاری یعنی بەڕاستی من خۆم شخصی لە مۆزوعی زمانە هەتا یعنی هیولا و بڵێن مادە و
فۆرمەکەم تەحدید کرد لە وشە زۆری لیست یعنی تۆ سەرەوە دەزانی دەنگە بەس دەنگ مادەکە نییە لە هەواکە مادەکەی ئەی فۆرمەکە کووە ئەم فۆرمە چۆن وەردەگرێت لە ڕێگەی ئەو هەوایە ئەو هەوایە قەت ئەو شەپۆلێکی تێدەکەوێت ئەو ئەنجامەکانی یاخەوتن بەری دەگرن و بەری دەدەن و ئێنێکی لێ دەکەن هەتا ئەم ڕەنگە جیاوازانە ئەمە تۆ دەتوانین لە ڕێگەی شەپۆلی بینەکەەوە تەحدیدی کەی وە شەپۆلەکەی کە دروست دەبێت ئەوە فۆرمی ئەوەیە کە دەنگە و ئەمە بیرکردنەوەی دەبێت تا تۆ بتوانی دیاری ئەمە چییە؟ ئەمە لێکۆڵنەوەی لە بنا بۆیە لێرە کە دیکات باس لەوە دەکات دەیرە بڵێ چی؟ دەڵێ لە هەموو ئەوەی کە هەیە دەکۆڵینەوە یانی لە چی دەکۆڵینەوە؟ یانی لە ڕێگەی شتێک لە شتەکانەوە لەو بنەمایانە دەکۆڵینەوە کە حکمی ئەم ئەوانی تریش دەکەن بۆ نمونە ئێمە لە ڕێگەی کورسیەکەەوە چیمان من کرد؟ بنەماکانی بوونی هەر شتێکمان تەحدید کەواتە ئێمە دەتوانین لە هەموو شتێک بکۆڵینەوە هەر ئالێرەی کە دانیشتوینەوە لە ڕێگەی ئەو کورسیەکە و ئەمە دەتوانێت بنەمایانە دەتوانین تۆ شتەکانی تریشی پێ لێک بیتەوە تەبەن هەندێک شت لێک نادێتەوە بەم و سوورەکە دەست بۆ نمونە لە بەردێکا سوورەتەکە بووە سوورەتی بەرد شێوەی بەرد ڕەبتی نییە بە وەزنەکە یعنی تۆ بەردێک پان بێت نازانم فڵان بێت مەگەر ئێمە خۆمان سوورەتی بدەینێ بۆ نمونە بۆ دوو پێکەرێکی لێ بووستکەین ئەو کاتە بەرد ئەو کاتە پێکەرێ ئەی بەرد کووە ئایدا ئەی نابێ هەموو شتێک کە هەبوو سوورەتێک و دەی بەزاهیری ئەگەر ئەمە بکۆڵینەوە دەڵێن ئەرستۆ ئەو بنەمایانەی ئەرستۆ هەڵەیە بۆ هەموو شتێک نابێت ئەوانە ئەگەر وایە کووا بەرد کواستی سوورەتەکەی کووە هەموو ئەو شتێکە سوورەت بەرد شێوەیەکی یانی بەشێوەکەی بەرد نییە لەبەرەوە شێوەی بەرد ئەو شێوە هەڕەمەتێکەوەری دەبێت بەشێک نییە لە هۆکردێک نییە بۆ وایە بەڵام کەروێ شتێک فۆرمەکەی چیە؟ مەربوطە بەبوون گڵاسێک گڵاسێک فۆرمەکەی ڕەبتی بەبوونیەوە یعنی گڵاسەکە ناکرێ ئاوا نەبێت بۆ نمونە تۆ گڵاس بە پانی دروستکەی ئاویتیاوان هەوەستەیەکە لە گڵاسێتی دەکرێت دەبەن ئەمە ئەرستۆ بە شوێن ناوە و ئەرستۆ ئەمە بە شتێکی سادە دەزانێت و ممکنیش نار بەپێی تیۆرەکە چونکە هەر شتێک لێرە هەبێ دەبێت چیە دەبێت ئایدیال مادە یعنی دەبێت بە ئایدیال و مادە لێرە و هیچ شتێک لە وجودا نییە کە ئەم دوانە بەبێ ئەدوانە هەر لەبەرەوەش ئەرستۆ پێی وایە مادە و فۆرم مادە و سوورەت مفارق نین یعنی جا نابن وە کێشەکە لەگەڵ ئەفلاطون على ئەساس لەوێ وەیە کە ئەفلاطون پێی وایە ئایدیال بە مفارقی هەیە بە جا هەیە لە مادە ئەمانە هەمووی بە دواداچوو یعنی ئێمە جا باسەکەم ئەوە نییە کە بچین بە شوێنەوە بزانین سوورەتەکەی سوورەتی بەرد لەکوێیە طبعا سوورەتی بەرد ستراکچەرەکەیەتی کە بەردەکەی ڕاگرێتوە لە ناوەوەیە ئەو ستراکچەرەوە شێوەی ناوەکی بەردەکەیە و ئەم شێوەی ناوەکیە ئەرستۆ باسی نەکردەوە باسیش نەکراوە بەس ئەو شتانی کە فۆرمی دەرەکیان وەزیفەکەیان نادەنێت ستراکچەرێک لە ناوەوە هەیە ڕای دەبێت بەو شێوەیە کە هەیە ئەو ستراکچەرە دەبێتە چی؟ دەبێتە ئایدیاڵی بەردەکە و مادەکەشی تر ئەوەیە کە یعنی ئەم ستراکچەرە ڕای دەگرێتەوە مادەکرێتی و بەو شێوەیە ڕای دەگرێت جا ئەمە چییە؟ ئەمە بەحس و لێکۆڵینەوەیە لە ڕێگەی کۆمەڵە بنەماوە کە تۆ بنەمای هەموو ئەوەیە کە هەیە یا دەبێت فەلسەفان هەیە فەلسەفە بە شوێن دەیەوێت لە ڕێگەی دەرکردن بە بنەمایەکەوە کە لە ڕێگەی ئەم بنەمایەوە یا ئەم یاسایەوە یا ئەم بنەمایانەوە شتانێکی زۆرت بۆ تەفسیرکاکە
بۆن منەوە وتم یاسای جوڵەی هەموو دەبێ یاسایەک بێ بتوانێت جوڵەی هەموو تەنەکان چی بکە؟ تەفسیر بکە. چاو تەنانەی لەسەر لە لێژاییەکەوە بەردەبنەوە چاوانەی بەرەو ئاسمان دەڕۆن چاوانەی دەیخەیتە ناو ئاوێکەوە چ ئەوەی کە ئیتر وەرە بیری لێکەرەوە باشە بۆچی بۆ نمونە ئەمەن بەردەی کە دەیخەینە ناو ئاوێکەوە ماوەیەکی زیاتری دەوێت تا ئەو مەسافەیە دەبرێ بەڵام ئەگەر لە ئەوە بیخەینە خوارێ مەسافەیەکی کرد. ئەمانەی مە بەڕاستی پێویستمان بە باین نییە، پێویستمان بە فیزیان نییە ئەمەمان پێ بڵێ عەقڵ بڕۆ بە شوێنیان خۆت دەگەیتە نەتیجە و دەگەیت بەمە و عەقڵ لە هەموو کاتێکا ئینسان کۆمەک دەکا بۆ بگاتە بنەماکان و جگە لە عەقڵیش هیچ کۆمەکێک نییە بۆ ئەوەی ئینسان بداتە یعنی هەستەکان کۆمەکت ناکەن لە گەیشتنەوە و تاقیکردنەوە کۆمەکت ناکەن تاقیکردنەوە دووپاتکردنەوە هەمان شتەیە تاقیکردنەوە ئەوەندەیە ئەم شتە دووپات دەکەیتەوە بۆی دڵنیا بیتەوە یاسایە وایە یاوانە ئەوە ناخۆ تاقیکردنەوە خۆی هیچت نادەکەن بۆ دڵنیا بوونەوەی ئەوەیە کە تۆ دەکەیت یعنی شتێک تاقی دەکەیتەوە چەند جار یعنی ئەوە ناکەی لە ڕێگەی تاقیکردنەوەکەوە یاساکە دەستان یاس بۆ دڵنیا بیتەوە بۆ دڵنیاییە لەبەرەوە بۆی کۆمەکت دەکات چیەکەنا عەقڵە دوای ئەوە جای دەستپێکی لە کۆنەوەکەی لێ کردووە ئەڵێ مەبەستیشم لەمە ئەوەیە وا دابنین جارێکی تر بۆیان دەگەڕێینەوە و دەکرێ ئەم جارە هەڵە دەرچن یا ڕاست یعنی چی؟ یعنی ئەو تەسەورانەی کە لەبارەی ئەو شتانەوە هەتە بەڕاستی دەزانی یا ئەو شتانەی کە پێت وایە هەنوو نین دەکرێ ئەم جارە فەحسی بگەین بەوەی کە هەن یانی ئەوە گرنگ نییە یعنی بشگەین بەوەی کە هەن یا بگەین بەوەی کە نین هەر دەبێت چی بکەیت دەبێت فەحسەکە بکەیت بۆچی؟ چونکە ئەوەی گرنگە لێکۆڵنەوە بەرباداچوونەکەی ئەوەی گرنگە عەقڵی ئێمە خۆی بگاتە دەرکردن بە شتەکە یعنی لێرە ئەوە گرنگ نییە کە ئایا دەگات ئەوەی کە پێی دەگا ئەوە نەفی دەکاتەوە کە زانینە پێشینەکە نەفی دەکاتەوە یا ئیسپاتی دەکرێت ئیسپاتی یعنی وەکو ئەوەی کە تۆ دەیزانی دەبێت بخێتە دۆخی گریمانە گریمانە چییە؟ گریمانە تۆ وا دادەنەی ئەم شتە وایە یعنی چی یعنی یەکلار نەکردووەتەوە بەڵام کە لە بەحسەکەتا دەڕۆی دەکرێت بگەیتە ئەنجامێ گریمانەکە هەڵوەشێتەوە کە ئەو شتە نابێ وابێ یا گریمانەکە دەسەرمێن لەبەرەوە کاتێ ئەم زانینە پێشینانە هاتە تۆ هەمووی دەبێت چی بکەیت بە زانینی گریمانەکرا و داینەی کە دەکرێت لە بەحسەکەدا بگەیتە ئەوەی کە ئەو شتە ئاوایە یا ئەو شتە ئاوا نییە کەوامان زانینەوە وایە لەبەرەوە دەبێت سەر لەنوێ چی بکەیت دەست پێنەوە بە لێکۆڵنەوە لە هەمووی ئپسمۆنیش لێرەدا بوارێک بۆ ئەوە دەبینێتەوە هەموو کێشانە مخاتەر و کەوا دەبینێت لە گفتوگۆکەی پێشوودا دەبینێت ئەڵێ ئەگەر ئەمە بکەین ئپسمۆنیش مەجارێکی بۆ دەبێت قسەی خۆت بکە و زانیاریەکانی خۆی عەرز وەرەندە کەواتە پێمان بڵێ تۆ لە ڕابەکردنی هەموو شتەکاندا چی دەبینیت لێرەوە تەبەن دیکارتی تر دەچێتە ناو چی دەچێتەوە بۆ سەرەتاکە سەرەتا دەبێت بە چی دەست پێ بکەیت سەرەتا بە خۆمان دەست پێ بکەیت و بە دەرونی عاقڵ دەست پێ بکەیت یعنی دەرونی مۆری لێرە بە دەرونی عاقڵ کردووە ئەڵێ یەکەم جار بە دەرونی عاقڵ دەست پێ دەکەیت چونکە ئەو بنچینەی هەموو زەمینە یعنی بۆچی یەکەم جار دەبێت بەوە دەست پێ بکەیت کە عەقڵە چونکە عەقڵ بنچینەی هەموو زانینەکان یعنی ئێمە بەوەی بە عەقڵ ئەو شتانە دەزانین کەواتە لەوە دەبێت عەقڵ فەحسکەیت و بە شوێن عەقڵا بڵێن زانین عەقڵ لەکوێیە چییە چۆن دەزانین چی دەکەن دوای ئەوە بینە سەر زانین ئەی دوای ئەوە کە گەیشتین تەمەن ئەمە مەبەستی لە منە کە دیکار دەگاتە کۆجیتۆر لە تەئەملی دووەمایەوە زانین دەگاتە کۆجیتۆر دوای کۆجیتۆر یەکسەر مۆزوعی خوا دێتی پێشوە ئەڵێ دوای ئەوەش دەستمان بە لێکۆڵنەوە لە سوشتەکەی و کردەکانی کرد یعنی کردەکان و سوشتی من دەبێت بکەین بەوەی کە دووسی کرد لێرەوە یەکسەر بەرەو
ئەوەی کە ئەم منەی دروست کرد یعنی تۆ لە ڕێگەی ناسینی خۆتەوە دەگەی بەرناسینی ئەوەی کە تۆی وەک ئەوەی کە هەیت ئاوا هێناوەتە ئەڵەیە کاتێکیش لەمە گەیشتین بە زانینی ئەوەی کێ و چۆن هەموو ئەو شتانی دروست کردووە کە لە جیهاندا هەن سەرنجی ئەوە دەدەین کامیان بە تەواوی دڵنیاییەوە هەیە و کار لەسەر دروستکراوەکانی تر دەکات ئەوەش تاقی دەکەینەوە چۆن هەستەکانمان هەست بە بابەتەکان دەکەن و چۆن بیرەکانمان ڕاست دەبن یا هەڵە دەبن دوای ئەوەش دەتخەمە بەردەم کارە مادیەکانی مرۆڤ دوای چڕبوونەوەی سەرنجت لەسەر دیمەنی ئەو ئامێرانەی کە زۆر بەهێزن ئەو میکانیزمانەی کە زۆر ناوازن ئەو بینینانەی کە زۆر خەڵەتێنن ئەو خولانەوانەی کە زۆر ورن و دەکرێت و نەرێک دایان بێنێ ئەوە ئەو نێنیانەت بۆ ئاشکار دەکەم کە ئەوەندە سادە هیچ سەرسان بوونێت تێکدا نامێنێت بۆی کە بەدەستەکانمان بەرامبەر ئەوەی کە بەدەستەکانمان دەست ناوی چی؟ سەبۆ نمونە ئەم مۆبایلەکە ئێمە هیچی لەبەر ئەم کۆمپیوتەرێکە ئێمە هیچی لەبەر من یا دەکرێت زانی بەکارهێنانەوە دروستکردنی ئەمە لەسەر بنەمایەکی زۆر سادە دامەزرا کاتێ ئەو بنەمایە سادەیە دەزانی هەست دەکەی ئەمە معجزەیە بەڵام ئەم بنەمە سادە دەکتەوە عەقڵ دەرکی بە بنەما سادە دەکەیت وفعلا كاتك بيك ودكيت أو بيروكية فكريك كأم كمبيوتر للسرية هي فكريك أو أنا سادية يعني شو أنا فكرة سادية أمامي وهم كمبيوتر هر وقت يعني أجر بنماكي يقول بيدو وقت أو رسمه بنما أو رسم لازم تعرفيه هناكي واستعوا هيك يعني بس تاريخ هناك كادون كدوانا بشي كهرباء كهرباء يعني لو شونا وزيد داتي وميدا لا رجع أما وشان احتمالات دروس دم نادم يعني وزيد دم يا كهرباء هي بالمصطلح يواني ك بس الكمبيوتر ده كان كهرباء هي كهربانية كهرباء هي كهرباء هي كهرباء هي كهربانية أما خوارزميات تقول بروزك ولا سر أساسي أما وزمانه كأم كمبيوتر ولا سر بنتكلاو دات أوش دليل أوش تسيراني كهم توبين عجائبا ذكر اللي رجع أقرأ بجينا بوجنا معنا كجيشتي بوايت تزاني أم سورانه وش تسيرانه عواسير مين بنما كان زور سهل وأو أما بيرنا كين وبوايا فعلا هذا كين أما اشتكي سير وتنانه دو جولانش كان لدو أوي كأيما دلين أجر بشرين يابروين فعلا نزدكين بنمايكي زور سادا بورا قرتني أمشاك يعني أو جولي لقدونا يعني مسير الزبلة حانيكي دا صورتها بنماكي زور سادا وكبنما كمان درد بيكده وكاتو سحر وعجائب هنا نعم يعني لا سرسام بونا وهمية برامبر باشتكان نانه ایتر توشتکان لجلی خویا لده و دزانی چون معامله نکن و هل استاوى يا هل يك كمان دتوانين فعلا لهرش كا لفونو كوكا بنماكا وعقل كومتي هل يك اما دكا وكوتشم كومتي ديكارت نيوتن اينشتاين فلان وكومك دكا بزيما تعقيبا نكرتو كومك يا ما نما نستو بكرتي مختصريه من نما نستو شيء قوي نما حزم عليه تعقد من تملي زين ماشي أنا رجعت بدي هالكسر دتواني فعلا لرجع وبحث بالفورمو ورجع بكاتيو بلا بكمله بينما جرن طبعا بترم بينما أنا دوزان هو أمشتاني تلك السري دام الزمان هو أمريكا هي دام الزمان وسرتها بينما أو تكنولوجيا بيشكل يستاهل هم فكرة كان بسيطة سادة وعقل زور مسألة يدرك يعني ودواتر آلوز ذكرين رجع كذو لبا لكاكزني هلا دوايا مجدكين بكارا سوشتك يعني أول طبيعة سوشتانا كاكتا دواوي كوكاريا مو قرانا كانوا أما جوري تابت من ديكاني أو بنماياش بورن دكما وكوايكت
ڕۆکەکان و زیندەوەرەکان لە خودی ئێمە جیا دەتخەمە سەر دوای ئەوە دەتخەمە سەر ڕێگای ئەوەی بنیادی هەموو شتە بەڵگەنویستەکان بشکێن نابوو بپشکێن ئەوانەی بەڵگەنویستن تەمان ئەوانەی بەڵگەنویستن تۆ لە دەرەوە دەستت ناکەوت وەو پێی وایە بە شکڵێکی خۆنویستانە عەقڵ وەکو ئیلهامێک پەیداوە وە شتێکە تۆ ناتوانیت لە دەرەوە بە جۆد و بە هەوڵی تر پێی ئەڵێ بەڵام تەمەن لەو بنەمایانەوە تۆ دەتوانی یاساکانی تر هەڵێن جیێوانی کە دەتوانی لە ڕێگەی تاقیکردنەوە دەستیان بکەیت ئەڵێ ئەوەی کە دەکرێت لەوە هەڵیەنجین کە گومان هەڵناگرێت سەر دەکۆم بەرەو ئەو بیرئاوەرە دروستانەی بیرئاوەریان ئەوانەی بە شکڵێکی فتری بیر خۆی بە شکڵێکی سروشتی دەیانهێنێت وەکو لە هەورامیان لەم ئاوەر هەیە لەم ئاوەر ینی بە شکڵێکی سروشتی شتێک لەدایک دەبێت سەر منداڵ لەم ئاوەرە یانی بە شکڵێکی سروشتی سکەکەی ناوێت جا من لێرە بیرئاوەرم بۆ بەرامبەر و هێنە دووسکەوە وشە هەڵە بیرئاوەرە دووستانەی کە لەبارەی ئەو شتانەوە هەن کە ناکرێت مرۆڤ بیانزانێت ئەمەش بۆ ئەوەیە پەیوەندی شتە هەستێکیەکان و شتە زەینیەکان و پەیوەندیە دووکیان بە دروستەرەکەوە بۆ باس بکەن شتە عەقڵیەکان لەگەڵ ئەو شتە هەستێکیانەی کە ئەم شتە عەقڵیانە دەبێن یانی بنەماکانەوەی کە بنەماکان بەرجەستە دەکات لەگەڵ ئەمانە و پەیوەندیان بەخواوە ئەمانە هەمووی ئەڵێ پێکەوە باس دەکەن یعنی مۆزوعەکە لێرە خوا مرۆڤ عەقڵ لەگەڵ گەردوون وەڕەب یەمسە ئەڵێ ئەمانە هەموو باس کردیانی چی؟ یعنی باسی هەموو شتێک کرد و هەموو شتێک لەو پەیوەندیە حەسرە لە بینی عەقڵ و تەبیعە و ئەوەی کە خوا لە پەیوەندی ئەم سیانە کۆ بووێتەوە ئەڵێ دوای ئەوە ئەڵێ بۆ ئەمە بۆ دەکەم تا هەرمان ینی هەرمان بە کوردی منە موشەم دروست کردووە بۆ شتێک کە هەر دەمێنێت تا هەرمانی دروستاوەکان و ئەو دۆخەت نیشان بدەم کە لە کەوتایی جیهاندا هەیە یعنی دەتوانم لە ڕێگەیەمەوە پێشبینی کۆتایی جیهانیش بکەم کۆتایی جیهان بۆ معنای ناکە کەی کۆتایی پێ دێت و چۆن کۆتایی ئەم کۆتاییە نییە بەبەس لەوەکە ممکنە ئەم جیهانە کۆتایی پێبێت یعنی بەچی ساقیکەینەوە کە ئیمکانی هەیە ئەم جیهانە ڕۆژە نەکە باسی ڕۆژی حەشر و ئەو شتانە نییە یعنی شتەکە ئەتیقادی و دینی نییە مەوزوعەکە ئەوەیە ئایا ئیمکان هەیە ئەم گەردوونە نەمێنێ یا ئیمکان هەیە یا هەر هەیە هەر مانەکەی بەچی ڕاوەستاوە ئەگەر هەیە ئەی چی هەر هەیە ئەگەر ئەم بارگە بنێە شتێک بچی هەر دەمێنێت ئەی چی نامێنێت ئەڵێ ئەمە دەتوانین لە ڕێگەی ئەمانەوە بەرەو چی بڕۆین بەرەو ئەم بابەتانەش بڕۆین تەمەنەگە لێرەوە بڕۆی فعلەن دەتوانین ڕێگاتی کارتێ دەتوانین بچیتەوە بابەتانەوە و ئەمە تەکەوناتیش نییە بێت تۆ باسی چۆن و کات و کەی کۆتایی بنادێت و ئەم شانە نابێت یەکێک لە کێشەکانی زانستی مۆدێرنەوەیە تووشی ئەم جۆرە لە دەیەوێت بزانێت کەی دنیا دەستی پێکردووە کەی کۆتایی کەی کۆتایی کەی کۆتایی پێ دێکەی دەست یعنی ئەمە کێشە نییە لە باسیە ئەوەندەی ئەوە کێشەیە بیلەوە بکەینەوە ئەرێ دنیا ئەم سیستەمە هەڵ ئیمکانی ڕۆشنەوەیە یانێ ئەمەیان پێی دەکەیت بەسەوی ترە بەڕاستە تەکەونات فاڵگرتنەوەی ئەوەندە ساڵی تر زەوی ئەمە ئەس دەکەم جۆرەکە لە فاڵگرتنەوە چونکە بەڕاستی کۆنتڕۆڵ ناکرێ ئەو زەموزانی نیە ئەم هەموو ئەستێرەیە و ئەم هەموو جارێ ئێمە ئەسڵەن ینی هیچ شتا نازانین ئەو ڕێژەیە کە ئێمە لە ڕێگەی تەلەسکۆپەکانەوە دەیناسین دەگەردوون تا کوێ چەند یعنی بەچی تۆ بیر لەوە دەکەیتەوە بزانی کەی ئەم مەکینەیە ڕادەوەستێ لە کاتێکە دەکرێت ڕێک ئەو گەلە ئەستێرەیە تۆ نەمێنەوە ئەو هەرمێنێ لەکوێ دەزانێت وە تۆ چی ئیشت بەوە هەیە کەیتانێت بەڵام تۆ دەکرێت بزانی ئیمکانی ڕۆشانەوەی هەیە یانێتی
ئەی ئەگەر هەڵ وەشایەوە لەوەی کە هەڵدەوەشێتەوە چی دەمێنێتەوە چی نایە چی هەر هەیە چی هەر یعنی هەیە و دەکرێت نەمێت ئەوەی نامێنێت چییە؟ ئەی ئەوەی دەمێنێتەوە و هەرماوە دەبێ ئەمانە جار ئەڵێ لێرەدا لە بەشی دووەمی ئەم گفتوگۆیە نزیک دەبێت تەمەن بەشی دووەمی گفتوگۆکە نەکراوە هەر بەشی یەکەمیشی نەکراوە لە ڕاستە ئەمە تا کۆجیتۆ دەڕوا بۆیە نەمدەویستە مەقتەعە هەر بخوێنمەوە بەسەوە خوێنمانەوە باسەوە تەسەسولە دەکا کام دەبوایە لەم کتێبا پیایا بەس بەڕاستیا ئەم بەشەی نووسیەتی بەشی دووەمی کتێبەکەش نییە تەنها ئەو باسی منەکەی کرد نەچوەتە تەنها لای مۆزوعی دروستکەرەکە و مۆزوعی ئیلاهیات و دوایی مۆزوعی تەبیعە و ئەوە وەش کە گرنگ بوو بۆ من ئەمە کەم ئەوەیە لەبەرەوە تا کۆجیتۆ بەڕاستی دەکرێمە ئەم کۆرسە درێژەکە جا لەبەرەوە بەشی دووەمی نییە ئەوەی کە هەیە تەنها دوای ئەمە بە دواداچوونە بۆ کۆجیتۆ یعنی تا گەیشتن بەوەی من بیر دەکەمەوە کەواتە من هەیە و چۆن ئێمە دەگەین بەم منە بیرکەین ئەوە تەمەنەوە پەرەگرافەش ئەوی تری دواتر طبعا دێتە ناو مۆزوعی ئەخلاقەوە دواتر دەڵێ دوایەوەی ئەمانە زانی ئەو کاتە پێویستت بەوەیە کە عەقڵت ئیدارەی ویستت ئەو جملەیە کە عەقڵت ئیدارەی ویست یعنی کە لە دوای ئەوەی عەقڵ توانی تەشریع بکا ئەو کاتە ئیدارەی ویستە و ئەو کاتە ویست ئەوە جێبەجێ دەکا کە عەقڵ ئاشکای کردووە